پەیکەری بەرخۆدان. ئەم پەیکەرە لە ساڵی 2016 لەلایەن پەیکەرسازی کورد زیرەکمیرەوە دروست کرا و وەکو دیاری پێشکەش بە شاری کۆبانێ لە ڕۆژاوای کوردستان کرا. توانی ببێتە خەڵاتێک کە بۆ براوەکانی فیستیڤاڵی نێودەوڵەتی کۆبانێ لە ئەڵمانیا بەکاربێنرێت. کاری هونەرمەندانی پەیکەرساز زۆرن کە بوونەتە هۆی جوانکردنی سیمای ناوچەکەیان، بەڵام زۆر بەکەمی بەرچاو دەکەوێت پەیکەرێک ببێتە سیمبۆل. جێپێزانینە کە پەیکەری پەیکەرسازێکی کورد بە ناوی زیرەکمیرە دەبێتە خەڵاتی فیستیڤاڵێکی نێودەوڵەتی. پەیکەری بەرخۆدان کە دروستکراوە لەلایەن پەیکەرساز زیرەکمیرە و ساڵی 2016 وەک دیاریەک پێشکەش بە شاری کۆبانێ لە ڕۆژاوای کوردستان کرا کە ئیلهامی ئەم پەیکەرە بۆ ئازایەتی ژنانی شەڕڤان دژی داعش سەرچاوی گرتووە. ماوەی 3 مانگی خایاندووە تاکو ئامادە بووە، لە ئێستادا بە قەبارەی بچووکتر بەکاردێت بۆ خەڵاتکردنی براوەکانی فیستیڤاڵی نێودەوڵەتی کۆبانێ لە ئەڵمانیا. لەو سەروبەندەی ئەم بیرۆکەی دروست بوو کاتێک کە خوشک و برایانمان لە ڕۆژئاوا ڕوبەڕووی گەورەترین هێزی تیرۆریستی یەکێک لە زلێزە تیرۆریستەکان بووبوونەوە بەڕاستێکی یا هێزێکی دڕندە وای بە پێویستم زانی لەو سەروبەندەیە کە ئەم پەیکەرە بنیاد بنەم وەکو پێشووتر ئاماژەم بۆ کە ڕەنگە من وەکو هونەرمەندێک نەتوانم ببم بە شەڕڤان یاخود ببم بە چەک هەڵگرم، بەڵام ئەتوانم لە ڕێی هونەرەکەمەوە خزمەت بگەێنم. ئەوە بوو بەڕاستی ئەم بیرۆکەیە من بۆات و ئەلێرەوە بە پێویستی ئەزانم ئەگەر برای بەڕێزم کاک هونەر تۆفیق و بەڕێز و کاتە بەڕێز پارێزگاری سلەیمانی ئەو کاتە نەبووایە ئەم پرۆژەیە بە ئەنجام نەئەگەیشت، ئەوان سەپۆرتێکی زۆریان کردم تا گەیشتنم بە ڕۆژئاواش. بەڕاستی ئەوە یعنی بۆ هەر بابەتێکی هونەری بۆ هەر کارێکی هونەری بابەتێک هەیە کە هاندەرتە بێت بۆی کە تۆ ئەم پرۆژەیە بنیاد بنی.